گونجە کچە ئازەبەکانیان چۆن ئەبێت شەو لە سەعات 1 شەو بەدواوە لە ناو کەرەڤانەکان جیاکراونەتەوە، ئەکرانە ناو ئەو سیارە مقەپەتە ڕەساسیانە، ئەیان بردن بۆ کوێیان ئەبەن چیلی ئەکەن کەس نەیەزانی. بە مەهدیم پرسی وتی نازانم ئەوانە. جا مەهدی مەسەڵەن ئەو کچە ئەبەن خۆ بە مەهدی ناڵێن بۆ کوێ بین و ئێمە چیلی ئەەکەین. ئەیان برد کچەکانیان بەو شێوەیە نەقڵە کرد بەرەو بەغدا بوو، دیار بوو بەرەو بەغدا بوو، چونکە ئەو سیارانە بەس بۆ کچەکان دروست کرا بوو، کچەکانیان پیانە بێت. ئەمە ڕۆژێکیان سیارەیەک هات، دوو سیارە بوو، یەکێکی عەسکەری بوو، ئەوەی دیکە مەدەنی بوو، 3 عەگال لەسەر هاتنە خوارەوە، عەگال لەسەر بوون، سیارەکانیان کوێتی بوو ڕەقەمەکەی. بە عەگال و بە دژداشەوە هاتن، ئەوانە 5 کەس بوون، 6 کەسیش عەسکەری لەگەڵیان بوو. ئەوانە سەر بە جیازەمن خاس بوون، ئەوانش کوێتی بوون. هاتن چوون لەگەڵ هینا دانیشتن، ئاخە هەموو شتێکیش مەهدی بۆی نەبوو تەداخولکە. مەسەڵەن کەمال مستەفا ئەو بۆی نەبوو، ڕادی حەسەن شەلەش بۆی نەبوو، بەس ئەویش پرسیارێکە لە بەز شتێکە. لەوە نەمزانی، بەس گوتم چییە؟ وتی موهمات خاسە هاتن. ڕۆژێ دیکە سوودانی هاتن، سوودانی هاتن ڕەشپێز بوون عەینەن لەگەڵ جیازەمن خاسە، لەگەڵیان لە بەغداوە هاتبوون. هاتن 3 سەعات 4 سەعات لەگەڵ لیوا کەماڵە دانیشتن، دوای ئەوە هاتن نانمان دا پێی